ولی تماشاوانی جا سنوری پارێزگانەی ناو دەوێت بێگومان گەلێکی گرنگە بۆ هەرێما کوردستانیژی خۆ گەلێکی گرنگە بۆ چونکە هەف سنووری هەم پارێزگە هادووکە ئەم پایتەختە کوردستانی هەولێرەیە و هژمارێکی گەلێک یا کوردان و هەموو پێک هاتان بێگومان لە نەیناوە دژین پارتیە دموکراتە کوردستانیژی بەراپترێ هەڵبژاردان لە نەیناوەکە ئالیە سیاسیەکیان بووە ji ber ku تعبیر li xwast û hîviyên hemû pêk hatên vî sinûrî kiriye. Mêvanekî me hêja ye Birêz Mehmûd Hesen Şingalî کاندید پارتیا دموکراتا کوردستان li baznaneynawa niha li duhekê mêvanê min e. Kayek Mehmûd emata baş be. Êdî Kayek Mehmûd Hesen Şingalî. Tu zanî rewşa Şingalê ya çawa ye. û rewşa deverêne heta niha jîka çawa ye gelo. Heta wezareta navxwebeya nameke bû sebaratê helwîsê wezareta hikûmeta Iraqê ku xelk dihêta qerebûkirin el İranê vegeriye. Hema mêkî şwan İranê vegeriyayne û aware bûyne derbider bûyne heta niha yek dînar nekme hizaran û hizaran bêguman zararmendên destê rejima berê nedaye. Hîn jî hatine ser. We jî teawîz nake. Nayelin hîn jî biçine ser mal û halên xwe. Kewata pêwîsteyîn çi bikin gelo. بله دەستپێکی ئەس مەمنونێ وامەوە ئەس میهڤان کردی مەلبێ دەرێ بنسبەت مناطقێت مادە 140 ئەو مادە دەستوری مادە 140 مادەکە گەلەکە مهمە دەستوریە هەدەفاوێ معالەجە ئەو دڵما مێژووی تاریخی هاتەکردن ئەسەر وان مناطقێت ما نەتیجە وان سیاساتێت تعریبی vêce cêbecêkirina ev madda wacibekî ئەخلاقیە ئی قانونیە یان عدالت بێتە kirin û ew heqê xelkê vegerî il-xelkê. Belê madde 140 maddekî tevîla di çarçovê destûrê Iraqê da lê heta niha nihatiye cêbecêkirin. Kewata di çarçovê ew rewş ew zirûfê ku menteqa we devera tê de ne. Kayek Mehmûd we çi bername heye bu xelkê we çi hîvî hene bu xelkê. ئەو بەرنامجێ ما کە پارتی دیموقراتی کوردستان بەرنامجێ ما سەر شەراکەت تەوافق تەوازنە vêca wekû em kandîdêt partî em vî bernamcî birêve bin û heka hat û sibehîn em çûne parleman înşaallah em dê lobyekî îbqewet îbhêz çêkin û ser vê madê şûl bikin ev madda 140 الگل هندک هەواڵا و لۆبیەکی باشێکن یان ئەف مادە بێتە جێبەجێکردن. بەێ هەلبەتە توزانی ژێرا و شەشنگالێکیان فوکسێ بخینە سەر 2014 حتانها ئەvە 11 ساڵە ڕەوشێکە نەبنەجیە بە 100,000 خەلکێوێ ئاوارە و دەربدەرن بیت تو پترمە هەمیە بزانی کا مەعونات و دەردەسەریەوان چنە گەلو هون وەکو نونەرێن شنگالیانەکە چونە پارلەمانی وێ چ بکەن گەلو پێویستە چ بکەن. یا گرنگ ئەم وەکو نونەر هەکا ئینشاءله ئەم چوونە پەرلەمان ئەو تعویدکردنا خەلکێ بێتە ئەو پەرێت خەلکێ بێنە سەرفکردن ئەف هەزارە ماڵێت خەلکی خراببوونە ئەف تعوید ئەو خەلکێمە بێتە تعویدکردن و ئیدارەکە شەرعی ڤەگەری نێف سنتەرێ شنگال و ئەف خەلکێمە ئشناف کەمپا وڤان ناف سنتەرێ دهۆک و ئەربیل ڤەگەرنە جیه و ماڵ و وارێخوا. بەێ هین ناف خەلکێ دگەرن خەلێک چت بێژیتەوە گەل و خواستەکەن خەلکێن سەرێکی چنە؟ بەێ هەندنە بە خەلکی خۆدا دگەرن ئاوارێن شنگالێ بە خەلکێ شنگالێ بە دەشتانەی نەوا بە گرنگترین مهمترین داخوازیێنوان چنە شووە؟ مهمترین داخوازیێت خەلکێمە vêgavê ئەو پەرێت تعویدێ بێنە سەرفکردن یێت ماڵ و خانیێت خەلکێ ئەوێت هەزاران نەها خراببوونە سنتەرێ شنگالدە یا مهم ئەو خەلک بێتە تعویدکردن یا خەلک بکاربی دیسە جارەکە دی ڤەگەری ماڵێت خوا و ڤەگەری شنگال. شنگالێ ڕەوشێکە خراپ هەیە تو زانی ڕەوشە ئەمنیەوە یا خراپە دەسەڵاتە شنگالێ دەستی خەلکە شنگالێ دانینە بە ئاوایکە هاوردە تێتە پرێڤە برن دەبوو vêyekê çikên gel û nexşereya we çi ye؟ بەێ Kayek Mehmûd me behsê rewşa şingalê kir em ê wisa bêjîn
روشة أمنية شنغالي أمنية شنغالي نيا مستقرة وهين بوي تشبكين قالوا فصائل تشكدار قال لك لويري هنا أو ما وكو حكومتا هرم اتفاقك هبو القل بغدا صار 2021 او اتفاقا نئتا جيبا جيكرن او روشا امني يال شنغالي دا نايتا آرامي او خلق فناغري حتى او اتفاقا ني جيبا جيكرن او هون بباورن كو دمت بهتا كيوم كنا برلمان عراقي ادي هون دشين دي بكارن قالوا بله ان شاء الله جباشن وصابك كان كوف ماده افريقيا بنبيتا بجيكرن شكلكي جدي امي شغل نسر امي شولكن حتى اف اتفاقات بيتا جيبا جيكرن او اتفاقات طبعا يعني مشتركه بنظام برنامج ما كوكو بارتي او اتفاق يعني هر شراكه وتوازن وتوافقه يعني تشتش نيتا كرنيات يان اف او اتفاق دي اتفاقا نيفا بغداد وهولير بيتا جيبا جيكرن البريس محمود حسن شنغالي او كانديدا كي جنجي بارتيه لبازناني نوا كاك محمود تاكي هجمارا خوشي بيجي لداويه دا بيجي بزاني قالوا محمود حسن شنغالي سرليستا بارتي ديمقراطي كردستان 275 جمارا 42 هي ياسر كيفني بوتا تخازين كاك محمود سباس بوتا